مەلێ تەماشەوانین هێشە ڕەوشا جێهەپە پشتی چەند ڕۆژان کۆنگراخوا ساز دکە ڕەوشا جێهەپە نها چاوایە و ئەو شارێداریên mezin wekî Stenbolê, Ankara, İzmîrê, Mersinê, Antalyayê ku niha destê CHP dene pêşerojek çaval hêviya wan e. Atîla Kar parlamenterî berê CHP ji Ankara mêhvanê min e. Silav û rêz birêzkart. Birêzkart destpêkê de dixwazim bizanibim. Niha Ekrem İmamoğlu dê bibe serokê Kongreya CHP. Gelo rêl pêşiya serokatiya İmamoğlu tê girtin tu çawa dinirxîne? Cemal Bey, teşekkür ediyorum. Spas barayız Zemal. Sizin şahsınızda دەمەوێت پێشەچی لە ڕێگەی بەڕێستانەوە و لە ڕێگەی کەناڵەکەتان کوردستان 24ەوە بۆ بینەران و بیسەران لێرەوە سڵاویان لێ دەکەم سوپاسان دەکەم. بەڵێ ئەوەی ئاماژت پێدا سەرۆکایەتی دیوان بوو بەر لەوە پێویستە ئاماژە بەوە بدەین کەوە ئێستا ئەوەی کە دەبینرێت ڕکابەرێتیەکێ لە نێوان بەڕێز کەمال کلشتەرۆڵ و ئۆزگر ئۆزەل هەیە وا دیارەکە ئەم ڕکابەرێتی لە نێوان ئەم دوانەدا دەبێت. من باوەڕم وایە کە ئەم ڕکابەرێتیەکی دیموکرات نییە واتە بە ئیرادەیەکی ئازاد ئەم ڕکابەرێتیە بەڕێوە ناچێ لە هەر گۆشەیەکدا سیر بکەن ئەگەر بێت و ببینن ئێستا پەیوەندیەک هەبوو لە نێوان کلشتەرۆڵ و ئۆزگر ئۆزەل واتە ئەم ڕکابەرێتیە دەتوانم بڵێم ڕکابەرێتیەکی سنووردارە لەگەڵ ئەم ڕکابەرێتیە لە ئەنجامدا دەبێتە هۆکاری ئۆتۆسانسور بۆیە لە کۆنگرەکەی 4 و 5 تشرینی دووەم واتە لە کۆنگرەدا ئەگەر بێت و بەڕێز کەمال یاخود بەڕێز ئۆزگر سەرکەوێت لە ئەنجامدا ئەو هەڵبژاردنێکەوە لە کۆنگرەکەدا دەکرێت نابێتە هۆکارێک بۆ ڕازیکردنی لایەنگرانی جەهەبە. لێرەوە دەتوانم ئەمە بڵێم ئەمە لە ڕاستیدا گۆڕانکاری نییە واتە گۆڕانکاری پێویستی بەوەیە کە پڕاوپڕ گۆڕانکاری بکرێت و خاوەن ئایدۆلۆژیایەکی جیاواز بێت و پرسەکانی تایبەت بە مافی کەسی ڕێزی لێ بگرێت واتە گۆڕانکاری پێویستی بە چوارچێوەیەکی فراوانترە. تا ئێستا هەردوو کاندید هیچ ئاماژەیەکیان بە باف و ئازادی کەسیەکان نەکردووە بۆ چونکە لە ڕاستیدا شتێکی وەها لە ڕۆژەوی ئەواندا نییە. بۆیە لە کۆنگرەی 4 و 5 تشرینی دووەم بە بۆ چوونی من کۆنگرەیەکی دیکە دەکرێت کە ئەویش کۆنگرەی نائاساییە واتە پێویستە کۆنگرەی نائاسایی ببەسترێت و جگە لەمە دوای ئەم کۆنگرەیە پێویستمان بە هەڵبژاردننی پێشوەختەیە واتە بارودۆخێک دێتە ئاراوە پێویستی بەوە دەبێت کە دەبێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. برێز کارتیانی ئەم دکارن ببێژن هەر لەو چوارچێوەیەدا برێز کارتیەک بەێ ئەم دکارن ببێژن برێز کارت ئەم دکارن ببێژن و نها جهپ مەسەلە نەخۆشە تایبەتی پشتی هەڵبژاردنان نەخۆشە لێ دکتۆرە و نەخۆشیاوی تێداوی بکێ نینە ئەم دکارن وسا بێژن گۆرا خافتناتە. Şöyle efendim, bünyede yanlış yönetimden kaynaklı. بەهۆی بەڕێوەبردننی هەڵەوە لە نێو جەهەپەدا سیرکە بەڕێز کەمال کلشتەرۆڵ دەمێت ئەمە بڵێم من چەندین ساڵ لەگەڵ بەڕێز کەمال کلشتەرۆڵ و کارم کردووە بەڵام بەداخەوە
بەڕێز کەماڵ واتە بەڕێز کلشتەرۆڵو 2010'da لە ساڵی 2010دا کاتێک tabanının هاتو لەگەڵ بنکەی پارتی گەلی کۆماری کۆبووەوە و krediyi ئەو بەڵێنانەی کەوە بە خەڵکدا بوو نەیتوانی هەمویان جێبەجێ بکات بۆیە Cemal Batum Bey ne yaptı? بەڕێز جەمال دەزانی چیان کرد خەڵک Da dedi ki خەڵک لە 2010دا ئاماژەی بەوە کرد کە Dersim'iyle پێویستە کەمال کلشتەرۆڵ ڕوبەڕووی دەرسی ببێتەوە muazzam bir بۆیە ئەمە قسەیەکی زۆر گەورە بوو بەڵام نەیتوانی جێبەجێی بکات benim için بۆ من Kürt Türk yok. Alevi Sünni yok. هیچ جیاوازیەک لە نێوان کورد و تورک Yurttaşları var. سونی و عەلەویەکاندا نییە کەمال کلشتەرۆڵ و ئەوانەی گوتبوو بەڵام بەداخەوە نەیتوانی ئەم بەڵێنانە و Bunu sorgulamak ژێری ئەم دروشمانە پڕ بکاتەوە bir mesajdı. ئەمە پەیامێکی زۆر گرنگ بوو پێویستە ئەمە Bunu bir kenara koyalım. باسی ئەمە بکەین جگە لەمە Bu tarihi süreci لەو ماوەیە مێژوویەدا بەرپرسیارەتێکی مێژوویی لە سەرشانی کەمال کلشتەرۆڵ هەبوو بەڵام نەیتوانی ئێستاش کەسانێک هەن لە نێو پارتی گەلی کۆماریدا کەسانێک هەن کەوا دەتوانن ئەم بەرپرسیارەتیە هەڵبگرن واتە دەتوانن لە پەیامەکەی ساڵی 2010 جێبەجێ بکەن ئەم پەیامە بریتی بوو لە ئاشتی کۆمەڵایەتی و ماف و ئازادیە کەسیەکان tam mesajın geri پەیامی زۆر باش هەبوو لە 2010 کە لەلایەن کەمال کلشتەرۆڵ درابوو بەڵام تا ئێستا ئەمانە نەکرا دەتوانم ئەوە بڵێم ئێستاش دەکرێت ئەمانە جێبەجێ بکرێت چونکە لەلایەک Türkiye Cumhuriyeti ئێمە خاوەندرایەتی سنوورەکانی دەوڵەتی تورکیا دەکەین هەروەها ڕێزمان بۆ سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەیی و باوەڕەکان هەیە و پێویستمان بۆیە کە ناکرێت جیاکاری لە نێوانیاندا بکرێت bunu harekete بله پێویستە میکانیزمی جەهەپە جوڵەی پێ بکرێت و بخرێتە کار بۆ ئەوەی ئەم کێشانە بەلاوە بنرێت واتە لە ڕاستیدا ئەم پەیامە لە نێو جەهەپەدا هەیە ئەم ئاراستەیە لە نێو جەهەپەدا هەیە دەتوانێت بە شێوەیەکی جدی کار بکات و بله بەخۆ دوورگتن لە حەماسیەت yurttaş ئەم پەیامە جێبەجێ بکات و بێت و جەخت لە یەکسانی هاوڵاتیان لە نێوان هاوڵاتیاندا فەرهەم بکات ئەگەر بێت و ئێوە ئەگەر پرۆگرامەکەتان بەشی ئەوە بکات دەتوانم زیاتر وردەکاری ئەم پرسە بخەمە ڕوو anlatırım. بله ئەمێ درۆژین پێشتە بێگومان vê mijarê zêdetir bigrin dest bi rêzatî lakart û bi cenabêtê re jî hêvîdarin li ser vê mijarê taybetî ji kongra CHP mê biaxefin bi rêzkar spas bû peyamê te ji Enqere li gel.